کارۆدەستان لە باکووری ڕۆژهەڵاتی ئیسپانیا لە ڕۆژی دووشەممە خستنی هەمەلایەنەیان کە بەسەر یەکێک لە هەر کۆمەڵە ڤیرۆسەکانی کۆرۆنادا لە وڵاتەکەدا سەپاندبوو و بازنەی بەسەردادا بوو لادا. لەگەڵەوەشدا بەشی تری وڵاتەکە لە ژێر پێوانەی توندا بەردەوامە. گۆڕانەکە بە دەگمەن دیارەکە خیابانەکان بە زۆری چۆڵن. فەرتر لە 6,000 کەس لە ناوچەی گوالادا لە سێنزەی مانگی سێوە لە ماڵەکانیان ماونەتەوە و پۆلیس هاتوو چوونە دەرەوەی بوو ناوچەکە قەدەغا کردووە. بەڵام بۆ ئەنجل ڕێکاردۆ و هێوێنکردنەوەی قەدەغاکردنەکان جیاوازێکی زۆری بۆی کرد کە کوڕە 7 ساڵەکەی بۆ ماوەی مانگێکە نەبینیوە. ئەمڕۆ من توانیم کوڕەکەم هەڵگرم کە لە شارۆچکەیەکدا لە دەرەوە لەگەڵ دایکیدا دەژی بۆ ئەوەی ئەو ماوەی کە ماوە لەگەڵیدا بم مانجێکە نەمبینیوە. دانیشتوانە تر کە لەو کارانەدا کار دەکەن وەکو بەناغەیە هەروەها ڕێگایان پێدرا بوو لە چوون و هاتنە دەرەوە لە ناوچەکەدا. بەڵێ بێگومانی مەنیگەرانین لەبەرەوەی بۆ ماوەیەکی کاتی لەسەر کارلادرا بووین لەم بارودۆخەدا هەر ڕۆژە دەگۆڕێ نازانین کەی دەست پێ دەکەینەوە هیوادارم زوو. هێشتا بۆ زۆری ئەو کەسانە کە بۆ هیچ هۆیەکی بەنەڕەتی ماڵەکانیان بەجی بهێڵین هیچ نەگۆڕاوە. ئەوان هەروەکو بەشی تری ئیسپانیا لە ماڵ ماونەتەوە. کرێکارانی تەندروستی لە نەخۆشخانەی گوالادا وا دیارە پشوویەکیان وەرگرت بە هاتنە خوارەوەی ڕێژەی ڤیرۆسەکە. ئیسپانیا لە هەفتەی ڕابردوو باری نائاسایی دریشتر کردەوە لە 15 مانگی سێ تا 26 ئاپریل. ئیسپانیا هەر لە ڕۆژی دووشەمەوە پشتڕاستی 135,032 کەیسی کردووە و مردنی 13,069 کەیسیش و هەروەها 40,437 کەسیش چاک بوونەتەوە.